من بانیان پێش نوێژیبانی کە دەڕۆم بۆ مزگەوت ئاخر کەس دەگەڕێمەوە لە مزگەوت طبعاً 4 دقیقە بوو بیزەبت کە گەڕامەوە ئیدی نزیکی ماڵەوە کەوتمەوە 30 مەترێکی بین بوو گەمەوە ماڵەوەکەی خۆم ئەدی سێرم کرد لە دوای من ڕاکێک دێک هەر ئاورم داوە نەفەرێک گەشتە سەرم و بە دەموچاو هەڵپێچراوی دەموچاوی پێچا بوو بۆ ڕێکی پلاستیکی مەترونیوی پێ بوو ئیدی بۆ ڕێکەی ویستی دیار بوو لە پشتە ملمدا ئیدی ڕێک بۆ ڕێکەی بەرشانم کەوت بۆ ڕێکەی لێدام سەرم کرد لەو سەری کۆڵانەکە تقریبا 50 مەتر ئەولاتر بوو نەفەرەی کەشی لەگەڵدا بووی شەر دەموچاوی پێچا بوو لێەوەیش بەری تێگرتم بەبەر هێرش کردە سەرم و بەردێکبەر ئەژنۆی ڕاستم کەوت خوار ئەژنۆی ڕاست ئەژنۆم تەقیوە و بۆ ڕێ پلاستیکەش بەر شانی ڕاستم کەوە شانەشم تەقیوە ئیدی بەحەقەت دەموچاوم پێچراوە بوو هێرشێکی زۆر ترسنۆکانە بوو من هاوارم لێکردن و وتم هەڵێن و بزانم ئێوە کێن هیچ دەنگیان نەکرد زۆر ترسنۆکانە تەمان ڕایان کرد و بۆ ڕێکەی لە دەست کەوتە خوارێ خەری و بە دەموچاو بکەوێتە ئەرز ئیدەمیش پەلامارمدان و ڕام کرد و ئەوان ڕایان کرد کاتەکەش تازە ڕووناکداد ینی بینی تاریک و ڕوونی بەیانی ئەو کوردەواری دەڵێت ئیدی ماڵ و دەرو دراوسی هاتنە دەرو ئەولاولا وتیان لە گەڕەکی پشتەوەتر ماڵە دراوسەکانی خۆمان سارەیەکیان بینیوە ئیدی بەو سارەیە ڕایان کردووە وەکو ناخۆشی من ناخۆشیم لەگەڵ هیچ کەسێک نی هەر وەکو بنەماڵی خۆمان تائیفەی خۆمان من تەنها کەسێکم ئیمام خەتیبم لە مزگەوتێکە مزگەوتێکی فورقان لە چوار قوڕنەتەوەن ئەگەر قسەی خێر لە سەر مینبەر و لە سڵح و سەلاحەتی نێوان مسلمانە ئەهلی خزم و تەباییدا کردبێتم خەڵکی قسەیەکی نەکەوت بێتە بەردڵ ئەگەر نا من بە هیچ شتێکم شک نایە و ئەو کەسانەش لای من کەسانی بەڕاستی ترسنۆک ئاسا هاتنە بەر هێرشیان کرد لەسەرم و نەشم ناسین چونکە دەموچاوی خۆیان پێچا بوو بەڵێ تەوا من هەر ئەو کاتە ڕۆشتم بۆ تەواری لە تەواری تەقریر طوبیان نووسی برادرانی خستخانە دەستیان خۆش بێ لێ پۆلیس کاڵاکەی تۆم بۆ تۆمار کردم دواتر بنکەی پۆلیسی چوارقوڕنە هاتە سەرخەش بنکەی پۆلیسی ئاسایشی چوارقوڕنە هاتنە سەرخەت لەگەڵم لە سەرخەتن دەستیان خۆش بێ بە دوواداچوون دەکەن ئیدی لەڕێی ئیش و کار و ڕێکارە یاسایەکانی خۆیانەوە ئیشەکانمان داوەتە دەست ئەوان و تا ئێرە ئاوا بوو بۆ شێت